ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنە. گیاندەدەستدان و برینداربوونی 17 کرێکار لە بۆکان و کەرەج. گەڕاندنەوەی 249 بنەماڵە لە کامپی هۆڵەوە بۆ عێراق. بەیاننامەی ئەنجومەنی سنفی فەرەنگیانی هەرسین دەست بە دەستبەسەرکرانی جەهانگیر ڕۆستەمی و کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نەوتی فەلاتقاڕەی شاغەڵ لە ناوچە عەمەڵیاتیەکانی خارک و لاوان. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنە. ڕۆژی دووشەمە 5 خەزاڵوەری 1404 یەتاوی بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە شاری سنە سەردانی گڵکۆی ڕۆڵەکانیان کردووە. بە پێی وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، بنەماڵەی سارینا ساعدی، محەممەد شریعەتی و محەممەد لوتفۆڵڵاهی هاوکات لەگەڵ بەشداری بەرینی خەڵکی ئازادیخوازی شاری سنە سەردانی گڵکۆیەوە ئازیزانەیان کردووە و جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە تا کاتی وەدیاتنی ئاواتەکانی ئەو گیانبەختکردوانە بەردەوامە بن لە ناڕەزایەتی دژ بە ستەم و گەندەڵی. گیان لە دەستانی دایکی پێشمەرگەیەکی گیانبەختکردووی کۆمەڵە لە شاری سەقز. ڕۆژی پێنجشەمە ڕێکەوتی یەکی خەزەڵوەر دایە فاتمە خورشێدی، دایکی هاوڕێی گیانبەختکردوو هوشەنگ مقبلی خەڵکی شاری سەقز بەهۆی بەساڵاتچووی تەمەنی گیانی بەخت کردو. هاوڕێ هوشەنگ مقبلی ساڵی 1345 هەتاوی لە شاری سەقز چاوی بە ژیان پشکوت و هاوکات لەگەڵ دەستپێکردنی شۆڕشی جەماوەری خەڵک لە ئێران و کوردستان دژ بە دەسەڵاتی پاشایەتی دەستی کرد بە خەباتی نهێنی و بڵاوکردنەوەی کتێب و بەشداریان لە کۆبوونەوەکاندا دەکرد. ئەو گیانبەختکردووە پاشان ساڵی 1364 یەتاوی لە شەڕێکی نەخوازیاری ببورن نەخوازراوی ناوخۆیی لە گوندی مێرگە نەخشینە سەربەناوچەی گەورکی سەقز بریندار و کاتی گواستنەوەی بۆ نەخۆشخانە لە ناوچەی قازلیان سەر بە شاری بۆکان لەلایەن هێزەکانی سپای پاسدارانەوە گەماروە دەدرێن و بۆ هۆیەوە هاوڕێ هوشەنگ مەقبەلی و دوو هاوڕێی تێکۆشەری دیکەی کۆمەڵە گیانیان بەخت دەکەن. گیان لەدەستدان و برینداربوونی 17 کرێکار لە بۆکان و کەرەج. لە ڕۆژانی یەکشەممە و دووشەمە ڕێکەوتی 4 و 5 خەزاڵوەردا بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران 16 کرێکار بریندار و کرێکارێکیش گیانی لەدەستداوە. بە پێی راپۆرتەکان کرێکارێک بە ناسناوی سابر گۆڵ محەممەدی تەمەن 52 ساڵ و شاغڵە ئیدارەی ڕاهسازی لە جادەی نێوان شارەکانی بۆکان و سەقز بەهۆی پێکدادانی ڕۆلەری ئۆتۆمۆبیلی ڕاهسازی گیانی لەدەستداوە. هەروەها 16 کرێکاری دیکە لە شاری کەرەج بەهۆی پێکدادانی سرویسی هاتوچۆی کرێکاران لەگەڵ پاسێکی دیکە بە سەختی بریندار و دواتر ڕەوانەی نەخۆشخانە کراون. شانی باسە کە دۆخی تەندروستی چەند کەسێک لە برینداران لە خراپیدایە و ئەگەری هەیە گیانیان لەدەست. خراپی دۆخی تەندروستی زەینەب جەلالیان لە زیندانەکانی ڕۆژیمدا. زەینەب جەلالیان بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ناوەندی یەزد سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. بە پێی راپۆرتەکان لە ڕۆژانی ڕابردوودا و بەندکراوە سیاسیە بەهۆی خراپی دۆخی تەندروستی و پێویستی بە نەشتەرگەری ڕەوانەی نەخۆشخانە کرابوو و تەنها پێش 24 کاتژمێر لە کۆتای هاتنی نەشتەرگەریەکەی پێش لەوەی کە دۆخی تەندروستی باش ببێت دیسان ڕەوانەی بەندیخانەی ناوەندی یەس کراوەتەوە. ئەو هاوڵاتیە ڕێکەوتی 7 ڕەشەمەی 1387 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا و پاشان بە تۆمەتی چالاکی چەکداری دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی ئیعدامی بەسەردا سەپێنرا کە دواترە حکومە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە گۆڕدرا بۆ زیندانی هەتا هەتایی.
گەڕاندنەوەی 249 بنەماڵە لە کەمپی هۆڵەوە بۆ وڵاتی عێراق. ڕۆژی ڕابردوو 249 بنەماڵەی چەکدارانی داعش کە شارۆمەندی عێراقین لە کەمپی هۆڵەوە ڕادستی دەوڵەتی عێراق کراونەتەوە. بەپێی راپۆرتەکان ئەو بنەماڵانە بڕیارە لە چوارچێوەی پرۆگرامێکدا ئامادە بکرێن تاوەکو بگەڕێنەوە سەر ژیانی ئاسایی خۆیان و بڕیارە لە کەمپی جەدعەی پارێزگای نەینەوانیش دەجێ بکرێن. جێگای ئاماژەیە کە ئەمە 13هەمین کاروانی هاوڵاتیانی عێراقیە کە لە کەمپی هۆڵەوە ڕادستی دەوڵەتی عێراق دەکڕێن و بڕیارە لە مانگەکانی داهاتووشدا ژمارەیەکی دیکە ڕەوانەی وڵاتە بکرێنەوە. بەیاننامەی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی هەرسین دژ بە دەست بەسەرکرانی جەهانگیر ڕۆستەمی. ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی هەرسین بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دژ بە دەست بەسەرکران و ئەشکەنجەدانی جەهانگیر ڕۆستەمی ناڕەزایەتی دەربڕی و خوازیاری ئازادی دەستبەجێی ئەو خانە نشینکراوە بوو. ئەو ئەنجومەنە لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە دەکات کە هێزانامنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕێکەوتی 25 ڕازبەری ئەم ساڵ هێرشیان کردوتە سەر ماڵی ئەو هاوڵاتیە و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. لە بەردەوامی بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە دەست بەسەرکرانی ئەو هاوڵاتیە بە پێچەوانەی هەموو یاساکانی ناوخۆی ئێران، یاسا نێودەوڵەتیەکان و هەروەها بنپێکردنی مافی مرۆڤە و پێویستە و بەندکراوە و کوڕەکەی دەست بەجێ ئازاد بکرێن. شایانی باسەکە هێزەکانی ئیدارەی ئیتڵاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی پاش دەست بەسەرکران و ئەشکەنجەی جەهانگیر ڕۆستەمی خانە نشینکراوی فەرهەنگی خەڵکی شاری هەرسین بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ لەگەڵ کوڕەکەی ڕووبەڕوویان کردوێتەوە. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابووی ئەعدام لە زیندانەکانی ڕژیم. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی شەشی خەزاڵوەر بەندکراوانی 54 بەندیخانەی ڕژیمی کۆماری ئیسلامی لە 92هەمین هەفتەدا درێژەیان بە هەڵمەتی سێشەمەکانی نابووی ئەعدامدا. بەندکراوانی بەشداربووی ئەو هەڵمەتە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە مانگی ڕاستبەردا لانیکەم 283 بەندکراوی ئەعدام کردووە و ڕۆژانە ڕێژەی بەندکراوانی ئەعدامکراو لە زیندانەکانی ڕژیم بەرزتر دەبێتەوە. بەندکراوانی مانگرتوو جەخت لەسەرەوە دەکەنەوە کە تا کاتی هەڵوەشانەوەی حکمی ئەعدامی هەموو بەندکراوان و ئازادی زیندانیانی سیاسی و عەقیدەتی بەردەوامە بن لە ناڕەزایەتیەکانیان. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نەوتی فەلاتقاڕەی شاغڵ لە ناوچە عەمەڵیاتیەکانی خارک و لاوان. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شرکەتی نەوتی فەلاتقاڕەی شاغڵ لە ناوچە عەمەڵیاتیەکانی خارک و لاوان دژ بەوە دینەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە پێنەدانی ئەقدەسە دواخراوەکانیان و هەروەها هەڵکردنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی تەواڕۆم و هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی، سربەخۆیی سندوقی خانەنشینی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت، بەکردەوە دەراتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و هەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ بوون. دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی شەشی خەزاڵوەر کۆمەڵێک لە بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان دژ بە سەپاندنی حکمی ئەعدام بەسەر بەندکراواندا کۆبوونەوە. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتوون بنەماڵەی وەحید بەنی عامریان و پویا قوبادی و هەروەها بنەماڵەی کۆمەڵێکی دیکە لە بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە شارە جیاوازەکان بە وتنەوەی دروشمی نابووی ئێعدام و هەڵکردنی پلاکارد خوازیاری هەڵوەشانەوەی حکمی ئێعدامی هەموو بەندکراوان و هەروەها ئازادی دەستبەجێی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.